بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ میوانەکەشم بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵمانە بێت. میوانی ئەم شەوم بەڕێز مامۆستا ڕێبوار تاڵەبانیە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. دیارە مەبەستی ئەنجامدانی ئەم بەرنامێژ لەم کاتەیە ڕوونە لای ئێوەی بینەر ئەوەیە کە لە کەرکووکەوە لەلایەن دادوەرێکی کوردەوە یاداشتێکی دەستگیرکردن و بە دوواداچوون بۆ کاک ڕێبوار تاڵەبانی دەرکراوە بۆ ئەوەی لە هەر کوێیەک یان لە هەر جێگەیەک کە دەسەڵاتی ئەوانی بەسەردا بشکێت بینرا دەستگیر بکرێت بۆ بە لە بەرچاوگرتنی کۆمەڵێک پاسا و کۆمەڵێک هۆکار کە دواتر کاک ڕێبوار لە بەرنامەکە ڕوونی یەکاتەوە. ئێمە ئەم شەو مەبەستمانە بزانین ئەم سکاڵایە لەم کاتەدا بۆ ئایا تا چەندە پەیوەندی هەیە بە نزیک بوونەوە لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکان، ئایا مەبەست لەم سکاڵایە ئەوە نییە کە جارێکی تر نەهێڵن مامۆستا ڕێبوار تاڵەبانی بچێتەوە ناو کەرکووک لە ئێستەوە ئامادەکاری بۆ بکەن و هەڵمەتی پێشوەختەی هەڵبژاردنیان دەست پێ کرد بێت. وامەوێ بزانم کە ئایا لەسەراستی هەرێمی کوردستان تا چەندە پاڵپشتی و پشگیری لە مامۆستا ڕێبوار کراوە و لەسەر ئاستی کەرکووکیش کێ بە دیاری کراوی لە پشتی جوڵاندنی بابەت و پرسێکی لەم جۆرەیە کە هاوڵاتیانی کەرکووک و کەرکووکیەکان و پاتە سیاسیەکانی چاوەڕێ بوون کە دۆخەکە هەندێک هێور بێتەوە بۆ ئەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بتوانێت کۆبێتەوە یاخود مامۆستا ڕێبوار تاڵەبانی وەکو سەرۆکی ئەنجومەنی پارێزگاکە بتوانێت بگەڕێتەوە کەرکووک، بەڵام ئەوەتانێ دۆخەکەیان ئالۆستر کردووە کێ سوود لەمە ئەبینێ و ئەمەوێ بزانم کە ئایا ئەمەی ڕوئەدا تا چەندە تۆڵەکردنەوەی هەڵکردنی ئاڵای کوردستان و پاڵپشتی لە ڕفراندۆمەکەی 25 ئەیلولە لەلایەن مامۆستا ڕێبوار تاڵەبانیەوە و هەروەها بۆچی دادگای فیدراڵی تا ئێستا نەیسەلماندووە کە ئایا ئەمەی لە کەرکووک گوزەراوە و ئەگوزەرێت دەستوریە یاخود دەستوری نییە بۆ ئەوەی ئەوانەی وەکو مامۆستا ڕێبوار تاڵەبانیشن بتوانن لەبارەیەوە بڕیارێک بدەن و بێگومان زۆر پرسی دیکەش. مامۆستا ڕێبوار تاڵەبانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک سڵاوتان لێبێت. سوپاس بۆ ئەم دەرفەتە. ڕێک لەو پرسیارەوە دەست پێکەم جوڵاندنی ئەم سکاڵایە هێنانە پێشەوەی باسگەلێکی لەم جۆرە لەم کاتەدا بۆچی و لە پێناو چی و بە مەمەستی چی؟ سواز بۆ بەڕێستان سڵا بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی K24. دیار لەم کات و ساتەیە نەوەکم ئێستاشەوە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بەرەی تورکمانی با بڵێن لەعبەیەکی زۆر خراپەکات وەکو یاریەکی زۆر گەمەیەکی زۆر خراپەکە توانیان پەرلەمانتەرانی عێراق کۆ بکەنەوە لە بڕیارە مەشئومەکەیان لە بڕیاری 55 کە لە ساڵی 2007 دەرچوو بۆ پاڵکێشکردنی جەیش و حەشدی شعبی بۆ شاری کەرکووک کە کەرکووک شارێکی زۆر ئارام بوو لە ڕووی هەموو باوەڕەکانەوە لە بواری یاساییە و لە بواری ئاساییشەوە. بەڵام دیارە دوو ئەندامی بەری تورکمانی کارێکی زۆر خێزەوەنیان کرد لە پەرلەمانی عێراق و بڕیارێکی نگریسیان دەرکردەوە بوو 16 ئۆکتۆبەری لاتەوە. دوای ئەوەش دیارە بەردەوامن ویستیان تەبعاً نەفەسێکی تۆڕانی و بە ئەجندەیەکی تورکی کارەکەن ئەیانەوێ ئێستاکەش دەرکەوت دوای هەڵبژاردنەکان کە تورکیا تەدەخل لە حتا لە هەڵبژاردننی شاری کەرکووکەکە بەداخەوە کە حکوومەتێکی بێتفاقی عێراقیش کە ناتوانێت هیچ هەڵوێستێکی سیادی وەرگێ بەرامبەر حکوومەتی تورکیا بەرامبەر ئەو ئەندامانەی بەرەی تورکمانی کە لە جیاتی ئەوەی کە کۆبنەوە لەگەڵ سەرۆکۆزیرانی عێراق و با بڵێن پرۆژەی وەتانی و نیشتیمانی جێبەجێکردن لەسەر ئاستی عێراقە خۆیان بە عێراقیدانن کەچوێت چەند ئەجنداتی تورکی دێنن لە شاری کەرکووکیانەوە جێبەجێکردن. ئەمە هیچ کەسێک لیان ناکۆڵێتەوە کەسێکیش تاقیقانی کەسێکش نایانداتە محکەمەوە بەداخەوە کە عێراقەوە ئینفلاتی کردووە بۆ ریفراندۆمێک دنیایەک هەستایەوە قیامەتێک هەستا کە مافێکی سەرەکی هەموو تاکێکی کورد بوو کە پێی دەستور کە بڕیار لە ئایندەی خۆی بدا، بەڵام کە چووی هەموو سیادی عێراق پێشێل ئەکرێ یەک عێراقێک نایەتە جواب نە عەرەبی شیعان نە عەرەبی سونە تا دوای دیارە لە دەست لە پشتی ئەم حادث ئەم دەستگیرکردنەوە یا خوددەرکردنی بڕیاری ئامر قەبس ئەمەش بەرەی تورکمانیە کە نەزاهەیان هەراسان کردووە لە دەستگای نەزاهەی کەرکووک
و بۆی ئەو بکەن بەڵام بە خۆشحاڵیەوە ئێمڕۆ تەمیزی ئەو قارەمان کرد ئێستاکە ئەو مزگەێنیەک بۆ خەڵکی کوردستانەوەی ئەو قینە نەما بریاری ئامر قەبزە نەما ئێمڕۆ تەمیز کرایەوە وەک دووەم شت سکاڵامان دژی ئەو قازیە تۆمار کرد بەداخەوە قازیەکی کورد کە پێچەوانەی نیشتیمانەکەی خۆی کار ئەکا ئەوەش دووەم سێمیش شکاتمان لە دەستگای نەزەها کرد کە بۆتە دەستگایەکی میتی تورکیاکە ئەوەی بۆچی دادوەرێکی کورد بەم کارە هەڵەسێت لە کەرکووکیش تاوان بەکاری دێنن بەداخەوە خۆی ئاگای لە خۆی نییە بەکار ئەهێنرێت لە خوتەیەکە لە بینی پلانێکە لە بینی بەرەی تورکمانی و لەگەری بەرەی تورکمانی و لەگەڵ عربە شۆڤینیەکان ئەوانەی کە دەستیان ڕۆ لە کەرکووک ئەیانەوێ بلێن ئەم کەیسە علاقی بە شەڕی نەتەوەیی نییە ئەمە کورد دەیکا بە کورد ئەو شەڕە بکەن ناو ماڵی کوردەوە خۆیانی لێ دوورەوەکەن لە دوورەوە متابعی ئەم جۆرە سێراع ململانیە بکەن. بەڵێ کەواتە ئەمەوێت من ینی دوورتر بڕوانینە ئەم هەنگاوەی بەرەی تورکمانی و عەرەبەکان ئایا ئەمە هیچ ڕەبتێکی بەوە هەیە کە لە مانگی 12 بڕیارە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوە بچێت و بە شێوەیەک لە شێوەکان بیانەوێت لە ئێستەوە تۆ لەو کایە دوور بخەنەوە و نەهێڵن کاریگەری خۆت بەکاربێنی لە ناو کەرکووک؟ بە تاکید وەکوواگاتان لێ بوو پێش هەڵبژاردنەکەی 2010 کە لەو چەند ماوەیەکە تەواو بووە ئەوە بوو ڕاکانسایت کۆمەڵی ئیجراعاتی تعریب و تەبعیثی دروست کرد و ئەوانش کۆمەڵێت تەشیع تورکمانە شیعەکان کۆمەڵی شیعە و حەشدی شعبی میلیشیاتی جۆرا و جۆریان هێنایە ناو شاری کەرکووکەوە ئەم بۆ پاڵپشتێک بوو بۆ خۆیان ئەگینا قەت بە حیاتی بەرەی تورکمانی سێ کورسی نەهێناوە بەرەی تورکمانی ڕێژەی نیشتەجێبوونیان لە شاری کەرکووک بە پێی فۆرمی خۆراک 6,000 بۆ 63,000 دەنگ دەریانەیە لە انتخاباتی 2014 1.2یان هێناوە کویان 1 مەقعد 1.2 ئەوە بوو کۆتاکەوای لێ کردوان بێن ئێستاکە 2 مەقعدیان بە تەزویر دەتوانن بلێمێناوە من پێم خۆشە ئەگەر حەد و فەرزێکیش بکردێت چونکە حەزمی تورکمان ئەوەندە نییە ئەو 2 مەقعدە مەقعدی کورد بووە ئەوان تەزویریان تیا کردووە کورد حەزمی حقیقی 750,000 بۆ 800,000 بەپی فۆرمی خۆراک و عربیش 550,000 بۆ 600,000 یانێ بواە کورد یەکەم پلەی بهێنایە لە انتخابات دووەمیش عرب سێم تورکمان کە چویسە تورکمان وای لاتۆ شانبەشانی عرب و ئەوێ منافەسەی کوردیش بکە کە ئەقەلیەتن لە شاری کەرکووک. لایەنێکی کوردستانیش بەر لە ماوەیەک ئاماژەیان بەوەدا کە تورکیا دەیەوێت ئەنجامی هەڵبژاردنەکان لە کەرکووک لە بەرژەوەندی و مەسلحەتی بەرەی تورکمان دەستکاری بکات و بیگۆڕێت ئەو هەوڵانە هێشتا بەردەوامە لەلایەن تورکیاوە؟ بەردەوامە بەداخەوە تورکیا تەدەخولێکی سافرەکە و سیادەی عراقی پێشێ لەکات و ئەوە تاکم ئێستاکە پێم عجایبە تاسە پەرلەمانی عێراق بۆ ناتوانێت هەڵوێستێک وەرگرێ بەرامبەر ئەو پێشێلکاریانە بۆ شتی تر بۆ ئازان بۆ ڕیفراندۆم و بۆ دنیایان لە کورد هەڵستانەوە کەچی مافێکی سەرەکی خۆی بوو کەچی ڕۆ هەموو ڕۆژێک ئەم تورکیایەت پێشێلی سیادەی عراقەکە و کەسێکیش دەنگێکی لێ بەرز نابێتەوە. بەڵێ مامۆستا ڕێبوار لە ماوەی 13 ساڵی ڕابردوو ئێوە وەکو ئەنجومەنەکەتان کە لە ئێستادا دەستەی نەزاها بە شێوێک لە شێوەکان ناتۆتە ناو ئەم سکاڵایەوە یعنی هیچ تۆمەتبار کراون بەوەی کە گەندەڵی بڵین کارگێڕی یاخود گەندەڵی دارایی لەلایەنەوە ئەنجام درابێت؟ نەخێر بە تاکید نا دەستگای دەستپاکی هەئەی نەزاهی کەرکووک نا دیوانی ڕقابەی مالی بۆ 13 ساڵی ڕابردوو باشترین پارێزگارمان بەدەستێنا لەسەر هەموو پارێزگاکانی عێراقا کە کەمترین خروقات و مؤشراتی گەندەڵی هەبێت لە شاری کەرکووک و بەردەوام ئێمە یەکەم بۆ دەستپاکی و بۆ نەزاهەت یەکەم شار بوون لەسەر ئاستەکانی مەحافەزاتی عێراقیەوە بەڵام ئێستاکە و باسم لێکرد دوای 16 ئۆکتۆبەر دەیان بەشکم تێپەڕی کورد لە دەیان سکاڵای جۆرا و جۆر هەموو مۆزەفەکانمان ئێستاکە چاوترسێن کردراون هەمویان ئەبن تحقیقات لە ناو پارێزگای کەرکووک ئەم حەزەیە ئەگەداری بەڕێزان کەمەوە دەستگایەکی تحقیقی ئەمنی وەکو کاتی خۆی حەزبی بەعسیان داناوە هەر مۆزەفێکی کوردی بە سزمان کە ئێستاکە کاتی خۆی مافی خۆی دەنگی دا بۆ ریفراندۆم یاخود لە ئاڵای کوردستان دڵخۆشی خۆی دەربڕەوە هەر هەمویان تحقیقیان لەگەڵەکەن هەموو مۆزەفەکانیان تۆقاندووە کە هیچ پەیوەندیەکتان نەبێ لەگەڵ هیچ کەسێک لە هەرێمی کوردستان بەمانای سیخۆریشیان داناوەجا مەلەفاتی جۆرا و جۆر دروستەکەن بۆ کورد. ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر هێشتا لە ناو کەرکووک لێکۆڵینەوە و بە دوواداچوون و
ڕاونانی ئەو کوردانەی دەنگیان بە بەڵێ داوە هێشتا بەردەوامە و هێشتا یعنی ئیجراتیان بەرامبەرەکرێت؟ بەڵێ ئەم پلانیان بەردەوامە بێت تاکوم 2000 و کۆتایی 2010 بۆ خۆ ئەمە دەباشەیەکە بۆ ئەوان بۆی لە هەڵبەژاردنەکە بە سراحەتی بتوانن ئەمان فقط ئەیانەوەی ئیرادەی ملەتی کورد بشکێنەوە کە نە بە سەدام حوسێن ئیرادی کورد شکاوەتەوە نەبە هیچ حکوومەتێکی عراقیەک لە دوایە حکومی عراقیان کردو و ویستیانە کەرکووک لە کورد کەمیکەنەوە کورد بەردەوام وەکو چیایەک لە کەرکووک مقاومەتی هەموو جۆرە زڵم مستەمێکی حکوومەتی عراقی کردو ئێستاکە ئەمان بەداخەوە لەوانش خراپتر سیاسەتێکی زۆر نەگریس بەکاردێنن وازان ئەوەی بۆ سەدام چوێ سەر بۆ ئەمانیشە چێتە سەر بەڵام نازانن زەمان گۆڕاوە ئێستاکە کورد ڕاستە لە بارودۆخێکایە لەوانەیە ناوماڵی کورد تا ئەستێک لە ئەسلی تمۆحی تاکی کوردینەوەی بەڵام کورد لە کۆتاییە مە هەمومان یەکدەنگە بین بە تایبەتی لەو ناوچانی کە پێوترێ ناوچە کوردستانەکانی دەروی هەرێمی کوردستان. کەواتە مامۆستا ڕێبوار ئێستا لە ئێستایە پرسیارێک زۆرەکرێت بۆچی ناتوانرێت دۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە و پێت وایە هەرگیز بتوانرێت لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کەرکووک دۆخێکی ئاسایی هەبێت و کورد مافەکانی خۆی تیا بەدەست بێنێت و ئیداری شارەکەی بەدەستەوە بێت لەبەرەوەی زۆرینەیە؟ من وازانم زۆر ئاسانە خاڵی یەکەم ئەوتانی ماڵی شیعە ئێستاکە پەرتەوازەی تیاکەوتووە حکوومەتی عراقی شلۆقێکی تیاکەوت و ناتوانانی حکوومەکەتە تەشکیل بکە ئەو لیستانی کە براون هیچ لیستێک ناگاتە ئاستێکەوەی کە بەتەنیا بتوانێت حکوومەت تەشکیلکە پێویستیان بە کوردەوەکو بەیضەت الخەبان ئەیانەوێت لێی نزیک بنەوە ئەو کەسەی کە نزیک بوویەوە لە پردێن بەغناوی قەیسی خەزعەلی بوو ئەیوت کە هەولێر لەژێر ئامانجی تۆپ و تۆپەکانی ئێمە ئێستاکە ئەو داواکە مادەی 140 جێبەجێ بکرێت لە هەرێمی کوردست لە عێراقا و هادل ئامریشی لەگەڵا بێوەلەو ئەو بلیشە و حشتگەری کە هاتبوون بۆ کوشتنی تاکی کورد و تاونانی تاکی کورد ئێستاکە ئەوان لەوان پەرۆشترن کە زووتر لەگەڵ کورد ئاش بنەوە کورد بەش بێتە بابلێن لە لاعیبێکی سەرەکی لە حکوومەتی عراقی تازە و شەراکاتێکی تازەی بدەنێ و بەڵێنی جۆرا و جۆرێکی پێدەن کە من وازانم ئەم جارە باوەڕ ناکەم سەرکردایەتی سیاسی کورد هەڵخەڵەتێت باوەڕ ناکەم ئەم جارە ئێمە ئەو سێ چوار جاری کە متمانەمان پێیاندا معنای ئەوە نەبوو ئێمە ساویلکە بووین یاخۆت بە قسەکانێت باوەڕمان پێ کرد بە تەنها مۆڵەتێکماندا پێیان بۆی نیەزپاکی خۆیان چاکۆکەن بەڵام ئەمە نەفسی نیظامی حکوومەتی عراقیەک لە دوایەکە بەس دەمچاوەکان گۆڕاون. کەواتە مامۆستا ڕێبواری ینی زۆر قسە لەسەرەوە کرا کە بە ماوەیەکی کورد لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کورد و بە دیاریکراوی یەکێتی نیشتیمانی کوردستان پارێزگاری شارەکە وەردەگرێتەوە بۆچی تا ئێستا ئەوە نەکراوە و بە دیدی ئێوە وەکو سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کێ تا ئەم ساتە پارێزگاری فەرمی شاری کەرکووکە؟ ئێستاکە حاڵێن دیارە ڕاکانساییدا کە جێگری پارێزگار بوو بە وەکالەت چۆتە ئۆشۆنە و ئەرکی پارێزگاری جێبەجێکات و حاڵەتێکی قانونی و یاساییە تەبیعیە بەڵام بۆ دەستنیشانکردی پارێزگار ئەبێ ئەلبەتە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بڕیار بدە بە پێی یاسای هەفتاوێکی برێمەر و ئێمەش وەکو ئەنجومەن داوامان کرد بارودۆخەکە دەستوری و یاسایی بکرێتەوە سکاڵامان تۆمار کرد دژی عەبادی بۆی جێیشەکەی سەحب کاتەوە ئەو ئەسکەرتاریەتە نێرە لە شاری کەرکووک چونکە پێچەوانەی مادەی نۆی دەستوریەوە داوامان کرد لە محکەمی فیدرالی ئەومان بۆ یەکلا کاتەوە بەداخەوە محکەمی فیدرالیشە تا ئێستاکە 4 مانگە دەستیمان پێکە توانی بۆ مفەوەزیە بە یەک هەفتە کۆ بێتەوە بڕیار بەدا بەڵام تاکوم ئێستاکە جورئەتی قەراری ئەوەی نەداوە کە ئەم حاڵەتی لە کەرکووک ڕوو ئەدات حاڵەتێکی دەستوریە یاخود نادەستوریە ئێمە چاوەڕێی ئەومانە. ئێوە هێندەی متابعەتان کردبێ و بە دوواداچوونتان کردبێ بۆچی ئامادەنین بیسەلمێنن ئەوەی لە کەرکووک ڕوویداوە و ڕوئەدات دەستوریە یان نادەستوریە بۆ ناتوانن بڕیاری لێ بدەن دادگای فیدراڵی عێراق؟ چونکە کێشێکی زۆر دروستەکە بە دەرەجەیەک چونکە عەبادی خۆی بۆ خۆی ناتوانێت بڕیاری دەسەڵاتی فەرمی عسکەری نییە بە حشدی شعبی میلیشیاتەکان بڵێن بکشێن و لە شاری کەرکووک چونکە ظاهرەن سە دەرکەوتەوە قائمەی نەسرە ئەوەی تش قائمەی هادل عامریە کە پێوترێ قائمەی تەحریرە شتێکی وای پێوترێ کەس بە گوێی کەس ناکات هەچ کەسێکۆکو بۆتە میلیشیاگەری لە عێراقا فەوزایەک دروست بووە حکوومەتداری بەدەست عەبادی نەماوە
تەصریفی ئەعمالە لە ڕووی عسکەریشەوە زۆر کەس لەوانەیە بە قسەی نەکات چا لەبەرەوە ئەو جورئەتە ناتوانێت قەرارێ دەرکات بە سەحبی ئەو جێیشە لەوانە بەڵام ئەمە پێچەوانی دەستوریشەوە لە چەند کاتێک محکەمەی اتحادی ئەو قەرارە یەکلا کاتەوە چی بتەرەتیباتی ئەو 16 ئۆکتۆبەر هەیە ئەبێت ڕئیس وزەرای پێشوو ئەبێت ئەمە هەمووی قەرەبوو بکاتەوە. مامۆستا ڕێبوار کێ زۆرینەیە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بەمەبەست ئەم پرسیارەکەم. استیبراتی کەرکووک زۆرینەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک 26 کورسیمانەیە دوای ئێمە بەرەی تورکمانی دێ بە 9 کورسی دوایەوە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک پرسیارەکە ئەوەیە بۆچی تا ئێستا نەتانتوانیوە یەک جار دابنیشن یەک جار لە دەرەوەی کەرکووک. بەڵێ من داوام کرد دوو جار داوام کرد کۆبنەوە بکردێ داوام لە لیستی برایەتی کرد کۆبنەوە ینی ڕێی خۆیان بدەن بەداخەوە جارێ لیستەکان متفق نەبوون اتفاقیان نەکرد لەسەر شۆنی ئەنجامدانی کۆبنەوەکە چونکە کووتمان کەرکووک بە بارودۆخێکی نادەستوری نایە سای تێپەڕەبێت و شۆنی تریشە بوو من خۆم پێش نیازم کردوتم ئەگە پێتان خۆش بێت لە بەغدا یان لە بەسرا یان لە کەربەلا یان لە سلێمان یان لە هەولێر یان لا شۆنێکی تر لە ناو شاری کەرکووک بەڵام لە دەرەوەی سنووری عسکەرتاریەت لە قەرەنجیر بێ قەرەناو بێ تەقتەق بێ بەڵام بەداخەوە دیارە ئەوە نەگەشتن بە هیچ نەتیجەیەک و من بۆ دوو جار ئەم داواکاریم کرد لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە ئەندامانی بەڵام کە نەگەشتە نەریت اتفاقێک ناچار تاکو مستاکە کۆبوونەوە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک نەکراوە بۆیە من لە ڕێی کەناڵەکەتانەوە ئێستاکە شەلێم بۆ بەڕێزانی خۆمان بە تایبەتی لیستی برایەتی چونکە حیزبە کوردستانەکان ئێمە میثاقێکمان مۆر کردووە پەیامێکی لە بینمانە کە ئێمە بێ پێکەوە یەک ڕێزی ناو لیستەکە بپارێزین قەرارمان نەدا لیستی برایەتی دابەش بکەین ئەمە یەکێت ئێمە پارتی ئەمە یەک گرتووە ئەمەوەیە لە کاتێک قەرارماندا جیابینەوە کاتەوە حیزبێ بۆ هەیە بێتەوە لە سەبارەت بە دۆخی کەرکووک ئەگەر بۆ یەک جاریش بێت بەڵێ بەکو باسم کرد بەداخەوە کە ئەو بە ڕێزانە هەندێک لە یەکگرتو هەندێک لە یەکێتی کە گەڕانەوە بۆ ناو شاری کەرکووک ئەوە بوو پەیامێکیان لەگەڵ بەرەی تورکمانی اتفاقێکیان کردبوو کە لەگەڵ عەرەبیش کە کۆبوونەوەکانە بێت ناوی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بێ ئەمەش وەکوتم پێچەوانەی دەستور و یاسایە بە پێچەوانەی نیزامی داخلیشە چونکە برادرانی پارتی دیارە مەقەڕاتیان داگیر کراوە و ماڵی ئەندامەکانیان اقتحام کراوە و لە ڕووی ئەمنیەوە حەسانیان تێپەڕاندەوە ئەوای هەر ڕەفیقەکانی خۆیان ینی دیفاع لەو ڕەفیقانیان بکەن کە ماڵەکانیان داگیر کراوە و مامۆستا محەممەد و کاک عیرفان کەرکووکی و ئەو برادرانی تر کە چووی لە جاتی و دیفاع لە برادرەکانی خۆیان کەن بەداخەوە چوون ئەو اتفاقیان واژوو کرد ئێستاکە وەکولی بەو اتفاقی ماونەتەوە بەڵام ئێستا بۆیان دەرکەوت کە بەرەی تورکمانی ئەوە نەبوو کە پشتی پێ و بەسترێ خاستن دوای انتخاباتەکان کە سکاڵا و دژایەتێکی زۆری یەکێتی نیشتیمانی شەکن لە ناوشاری ئێستاکە فرسەتێکی باشکردن اونجا بۆ یان بەبێ پرسی سەرکردایەتی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان گەڕانەوە کەرکووک نانە بە پرسی حەزب بۆ حەزب خۆ کە مانعاتی نەبوو و حەزبەکانی تریش گەڕانەوەکم بە سێگرت و کۆمەڵ و گۆڕان و دوایەوەی نەوەی نوێ وڵامەتەوەتانی لەوان لەگەڵ بارودۆخەکەی ئێستاکە من وەکو مووقفی من جیاوازە لەگەڵ ئێگە چووکە من وەکو سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک تەعامولەکەم بۆ کورد و عەرەب و تورکمانە بێ لە یەک مەسافە بم بۆ یەکێتی و پارتی و گۆڕان و کۆمەڵش بە یەک مەسافە بم من ناتوانم چمە سەفی یەک حیزبێک لەو حیزبانەوە چونکە دوای ئیشەکەی خۆم لە دەسەدەم مەیهانەتی خۆم لە دەسەدەم بۆیە ئێستاکە من چاوەڕێی دەستورم و چاوەڕێی یاسامە چاوەڕێی ئەو سکاڵایمە کە لە مەحکەمەی اتحادی تۆمارم کرد وەڵامەکەم دەستکەوێت کەواتە مامۆستا ڕێبارۆک و خۆت ئێستا پێش یەک دوو چرکە ئاماژەت پێدا تۆ بە تەواوەتی بە شێوەیەکی پرۆفێشناڵ و پیشەیانە کارەکەی خۆت کردووە و لەسەر هیچ لایەنێک وەکو سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک خۆت ساغ نەکردوتەوە لەسەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان کێبوون ئەوانەی لەم یەک دوو ڕۆژە پشگیریان لێ کردی بۆ ئەوەی ینی لە ڕووی معنەویەوە هێزێک بێت بۆی تۆش وەک چۆن لە پرسی هەڵکردنی ئاڵای کوردستان برتەوە لە مەشیان بیبیتەوە. وڵای من زادە سوپاسی جەنابی کاک مەسعود بەرزانیە کەم سەرۆکی هەرێمی کوردستان کەەوە پاڵپشتێکی لە ڕووی ئەو پەیامەی کە دەری کردو ئەوە بۆ من گەورەیە کە بە ڕێزێکی ئاوا کە صاحب خەباتێکی گەورە و بلە ماڵێکی گەورە کە دایمە پشگیری منی کورە لە پرسەنەتەوەیەکان
کە ئەزانێتیش من لە یەکگرتووی ئیسلامی کوردستانم لە پارتەکەی ئەویش نیم کە پارتی دیموکراتی کوردستانە بەڵام بۆ مەسەلە نەتەوایەتەکان بەردەوام پشتگیری منی کردووە چی لە ئاڵا و چی لە ڕێفراندۆمەکە و سواسی کاک ئاسۆشەکەم ئیمڕۆ کە توانی لە محکەمە لە ئەو قازیەیە کە ویستی ئەم کەیسە بقۆزێتەوە توانی ئەوش لێوانە دەوری خۆی ببینێ کە ئیمڕۆ تەمیزی قەزیەکەش بکرێت بە هاوکاریکردنی ئەو دوو بە حامێ بەڕێزە کاکعلی کردەسۆری و کاکاروان ئێستاکە ئەو کەیسەشمان تەمیز کردەوە سە ئامر قەبزەکەش لە سەرمان نەماوە هەتاکوم ئەوەیە کە تەمیز وەڵامەکداتەوە. کەواتە مامۆستا ڕێبارۆک و سەرۆک مەسعود بەرزانی لە پەیامەکەی ئاماژەی پێداوە تۆش پێت وایە ئەمەی بەرامبەر بە تۆ ئەکرێت لە تۆڵەی هەڵکردنی ئاڵای کوردستان و ئەنجامدانی یاخود پاڵپشتی و پشگیریکردن لە ئەنجامدانی ڕیفراندۆم و لێکەوتەکانی 16 ئۆکتۆبەرە؟ خۆی بە تاکید ئەمە هەموو ئیفرازاتی ئەو کانانەیە طبعاً من دەستورم جێبەجێ کردووە من کەوتومە ئاڵای کوردستان دەستوریە لە محکەمەی اتحادی سەلمانم کە دەستوریە کە ئێمە ڕیفراندۆممان کرد ئێمە بە ئەنجومەنی پارێزگای کەرکووک برایی لەسەر ڕیفراندۆمدا نەوەکم بەس قەراری ڕێبوار تاڵەبانی بێ ئەوە هەر هەمووی بە دیکۆمنت ماوەتەوە بە یاساییش ئیشەکەمان کردووە ئەمە ئەوەی کە حکوومەتی عێراقی تەمەڵوسی لێک لە سەر کۆژیرانەوە تا گەورەتر بە پرسیاریان من بە واقعی سەلمانم لە کەرکووک لایەنەکان لە پرسی ڕیفراندۆم کشانەوە و وتیان هەندێکیان تەنانە دەڵێن ڕیفراندۆمە شومەکەش. خۆی بەداخەوە ینی نازان من وەسیقەم لا هەیە ئەو کەسانی کە پیرۆزباییان کردووە ینی ئەمە لەبەرەوەی کە بەرنمەیەکی ئەومان نییەگینا کەس نەما لەو کاتە پیرۆزبایی لە من نەکات چی بە وەسیقەی ڕسمی لەسەر ئاستی پەرلەمان لەسەر ئاستی هەموو حیزبە کوردستانەکان چی بۆ ئاڵاکە و چی بۆ ڕیفراندۆمەکە و هەمووشی لا من ماوەتەوە کۆ دیکۆمنت ئەگە کات و ساتی خۆی بێت لە کاتی ساتی خۆی بەڵام ئێستاکە بارودۆخێک لەوانەیە بەرژەوەندێکە وای زانی بێت هەڵی کردووە ئێمە هەڵەمان نەکردەوە ئێمە عقوبە دراوین ئێمە مافی خۆمان جێبەجێ کردووە بەڵام خەڵکێکە عقوبەمانەدا لەسەر بەدەستێنانی ئەو مافەسەرەتاییەی کە لە دەستوری عێراق تۆمار کراوە بەدەستمان هێناوە کە ئەوان فاشل بوونە و ڕایان کردو لە دەستور لە مادەی 140 ئێمە بە عملی سەلمانمان چی لە ڕووی ڕاپرسی و ڕیفراندۆم چی لە ڕووی ئەوەتانێک کە هێزی پێشمەرگە هێزێکی ڕوحی تاکەکانی هەموو عێراقیەکانی پاراست لە مەسافە 1050 کیلومتر کە بەداخەوە دوای 16 ئۆکتۆبەر ئەو مەساحەمان لە دەست دەرچوو. باشە مامۆستا ڕێبوار ئێوە داواتان لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق کردووە کە ژیانتان پارێزراو بێ بۆی بگەڕێنەوە کەرکووک ئەوان چ وەڵامێکیان هەبوو بۆیەوە؟ بەڵێ من هە لە سەرتاوە دوای 16 ئۆکتۆبەر من یەکسەر ئەتساڵیان پێمەوە کرد پەیوەندی لە مەکتەبی سەرۆک وەزیرانەوە و لەسەر خەڵی ساخنیش کە مستعدن هەرچیەکەم بوێت بۆمی جێبەجێ بکەن بۆی کە شەرعیەت بەو بارودۆخە بدەم کە ئەوان دروستیان کرد کە من بە دەرەجەیەک لە ملی عبادی و قرارەکەی مەشئومەکەی پەرلەمانی عێراق کە بە 173 کەس بە قراری 55 ناوزەت ئەکردرێ 13 خاڵی مەشئومیان نووسی من وتمم حاڵەتە غێر دەستوریە ئەبێەوە عبادی پرسی بە ئەنجومەن و بە پارێزگار بکردایە بیوتە من بارودۆخی کەرکووک ناسەقامگیر لە ڕووی یاسا و لە ڕووی ئاسایشەوە ئەگەر ئێمە ئیقرارمان کردە و کاتە ئێمە پێشوازیمان لە جێیش و لە حەشدی شعبیە کرد بەڵام نەوەکم دوو دەستگای زۆر سەرەکی ناو شاری کەرکووک ئیدارە و تەشریع ئاگامان لێ نەبێت لە تاریکە شەوێکە جێیش و حەشدی شعبی نامۆ بێنە ناو شاری کەرکووکەوە و ئەوە کارەساتە بەسەر ناوچە کوردستانەکانی دەروی هەرێمی کوردستان بە دووس خورمات و شۆنەکانی تێشە بەسەر بێنن بۆیە ئێمە سکاڵەکەمان لە ڕووی دەستوریە مادەی نوۆی دەستوری پێشێل کردووە گینا دوای ئەوەش وتیان ئێمە حاضرین بەس تۆ بگەڕێرەوە ئیقرار و شەرعیەت بە وەزع بدا ئێمە حەزەکەی هەر پۆستێکتەوە لەسەر ئاستی حکوومەتی عێراقی یاخود هەر تەمینێکتەوێ بۆ حیمایکردنی خۆت ئێمە حاضرین منیش ئەو کاتە تەبعاً ئەمار قسە بوو بۆ ئەوە بوو کە من بگەڕێمەوە شەرعیەت بە ئیشەکەی ئەوان بدەم بەڵام من وجدانی خۆم قبولی نەکرد کە من ئەوکەوە حەزم نەکرد پێچەوانەی ئەو سوێندە بخۆم کە داما ئەبێ پێشێلی دەستور و یاسانەکەم لەسەر ئاستی پارێزگای بەڵام جەنابتان چەند ساتە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووکن و لە هەولێرەوە تەواوی کارەکانی ئەنجومەنەکە ڕایی ئەکەن و هیچ کارێک نەوەستاوە لەوێ؟ نانەخێر من بۆ یەک سانیەش بۆ یەک لەحظەش بەردەوام بەریدی کەرکووک هاتۆتە شاری هەولێر بۆ بێزگەلەوە بەریدی ئەلکترۆنی من بە خۆشحاڵیەوە لە 2014 تا 2017 ئیشم لەسەر حکوومەتی ئەلکترۆنی و ئیداری ئەلکترۆنی کردووە یعنی وەرەقە لە ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک تا ڕادەیەکی زۆر نەماوە 170 بۆ 80 نەماوە هەمووی بە هێنە ئەلکترۆنیە
جا لەبەرەوە مواطن هاوڵاتی هیچ کێشەیەکی هەر کاتێک بێ سکاڵا بکات لە بەریدەکەم ئەگات و وەڵامی شێگاتەوە لە ڕێگای دام و دەستگا فەرمیەکانەوە بەدەر لەوەشکام قەزاوەکان بێزگە لە حاڵەتی ئیداری ئەلکترۆنی دێن سەردانی منەکەن و کێشەکانی چارەسەرەکان. بەڵێ کۆتا پەیامتان زۆر بە کورتی سوپاس دەکەم بۆ پارتە سیاسیەکانی کوردستان سەبارەت بە دۆخی کەرکووک و ئەو مەترسیانەی کە لەسەر کەرکووک هەن و لە داهاتووشدا دروستە بن. من بەردەوام داوای یەکریزیم کردووە یەکریزی پارتە سیاسی کوردستانەکانی شاری کەرکووک لەگەڵ ئەوەشە منەزانم دڵگەرانیەکی ئەو پارتە سیاسیان ناوخۆیانێ ناو ماڵی کورد تا ڕادەیەکی زۆر عاجزیەکی پێوە دیارە بەڵام با ئەوە وەڵانین چونکە ئێمە هەمومان یەک دوژمنمانەیە یەک نێرمانەیە لەوانەیە ئەمڕۆ سبە یەکێکمان زیاد کەم شتێکی زیاتری بەرکەوت شتێکی کەمتری بەرکەوت بێ بەڵام لە کۆتایە ملەتی کورد مستهدەفە ملەتی کورد ئامانجی نارەکانمانە ئێمە ئەو مەجاڵن دەین بە نارەکانمان بتوانن ماڵی کورد ئەو نەیتر پەرتەوازە بکەین ئێستاکە ماڵیشی ئەپەرتەوازەیە ماڵی سونە پەرتەوازەیە باشترین حاڵەتە بۆ ئێمە کە ئێمە یەکریز بن و مافەکانمان بەدەست بێنین. بەڵێ مامۆستا ڕێبوار تاڵەبانی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک سوپاس بۆ زانیاریەکانت سوپاس بۆ کاتەی بە ئێمە و بە بینەرانت بەخشی ماندوونە بن. بەڵێ بینەرانی عەزیز سوپاس بۆ هاوکارانم لە سلێمانی و لە هەولێر ڕێزی یادگار فایق و تەواوی هاوکارانم قبوڵ بکەن تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن. کاتێکی خۆش.